خۆشەویست وەکو لای هەموو ماڕوونە جەژنی نەورۆز لە شاری کەرکووکدا بوو بە دوو دەژن چونکە دەستپێکی ڕاپەڕینی 5 ئازاری ساڵی 1991 لە دەروازەی ڕاپەڕینەوە شاری ڕانیەوە دەستی پێکرد و لە شاری کەرکووکی خۆشەویست لە 20 ئازاری ساڵی 1991 کۆتایی هات بۆ ئێمە گڵپەی ئازادی خوازی ڕاپەڕین و هاوکات گڵپەی جەژنی نەورۆز بوو بە یەک ئاگری شادی و بە یەکەوە دامانگیرسان ئێمە باس لە ڕاپەڕینی شاری کەرکووک دەکەین هاوکات ئەو هەڵمەتە جەماوەرەی کە کۆمەڵانی خەڵک لە شاری کەرکووک لەگەڵ پێشمەرگە ئازادکاندا ئەنجامیاندا چۆن بوو لەگەڵ ئەوەشدا باسی لێکەوتەکانی ڕاپەڕین و لێکەوتەکانی دوای کۆڕەویشەکەین کە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ پێشمەرگەیەکی دێرین و بەشداربووی کە ڕاپەڕینمان لەگەڵا زۆر بەڕێز کاک سەلام فازڵ کە ناسراوە بە کاک ئاسۆ لەو کە سەردەمەدا پێشمەرگە دێرینەکان و ڕێخستنەکان ناوێکی درانە پاڵیان هەبوو بۆ ئەوەی نەناسرێنەوە وەکو ڕەمزێک بەکاردەهات ئێستاش لەسەر ڕەزامەندی خۆی هەردەڵەت بە کاک ئاسۆ بانگم بکەن کاک ئاسۆ بەیانیت باش خوا بەخێر بێ سپاس دەکەم سپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆ دەستخۆشیتان لێکەم سپاس بۆ ئێوە سەرەتا ڕێزشن نوازش بۆ هەموو شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی شەهیدانی ڕاپەڕین بە تایبەتی شەهیدانی کەرکووک ڕوحیان شاد بێت ڕوحیان ئارام بێت سڵاو لە کەسوکاری شەهیدانی ڕاپەڕین ئێمە ئەگە بێت و باسی ڕاپەڕین کەین ڕاپەڕینی کەرکووک جیاوازەیەکی تایبەتی هەیە لە ڕاپەڕەکانی شارەکانی کوردستان بۆچی یەکەم خاڵ پێش ڕاپەڕین چەند گەنجێکی خوێنگەرم چەند لاوێکی خوێنگەرم لەگەڵێکی شۆڕجە لەوێ گولەبانەوەکرا دووەم شت دوا بەدوای ئەو کارە ساتەی شۆڕجە بە عەلی حەسەن بەجید کە ناسراو بە عەلی کیمیاوی ڕەشبگیرێکی بێشماری گەورەی کرد لە ناو شاری کەرکووکە ئەو ڕەشبگیرێش بریتی و لە هەموو ناو شاری کەرکووک کە دەستی ناپاراز نە لە ئینسانی بەتەمەن نە لە منداڵ نە لە گەنج بە هیچ شێوەیەک دەستی ناپاراز ئەوەی بیگرتایە لێدا ئەوەی بیگرتایە ئەیکوشت ئەوەی بیگرتایە زیندانیە کرد شاری کەرکووک بەعام لەوە بۆ کارەساتێکی گەورە هیچ کەمتر نەبوو لە خەڵکی ئەنفال لەو ڕۆژەدا من خۆم دوو برام لەو ڕۆژەدا عەلی حەسەن بەجید گرتی و خوازیایەکم و کۆمەڵی خزم و دۆست و ناسیاو بێجگەر لە کۆمەڵانی خەڵکی کەرکووک بەعام ترس و دڵاوراوچێکی گەورەیان کەوتە دڵەوە کەوا حکومەتی عێراقی دووبارە شارەکان ئەنفالەکاتەوە کورد ئەنفالەکات ترەوە بوو لە 18 لەسەر 19 لە ڕۆژی 18 لەسەر 19 سعات 3 بەیانی تا 3:30 دوو هێزی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکی لە قۆڵی هەولێرەوە ئەوەی کە لە قۆڵی سلێمانیەوە کە داخلی کەرکووک بوون هێزێکی کە ئێمە لە قۆڵی هەولێرەوە با بڵێین لە قۆڵی هەولێرەوە هاتینەوە ناو کەرکووک لە کەلی سێکانیانەوە هاتینەوە قەبرستانەکەی کەرکووک ئەلێەوە من خۆم کۆنتاکم هەبوو لەگەڵ ڕبایەیەک کە ئەو ڕبایە پێش ئەوە کۆنتاکم هەبوو لەگەڵ ڕبایەکە ئەو ڕبایە کە پشتی شۆراوە کات پشتی شۆراوی کۆن نەگەێستا هەندێک گەنج بزانێت کە شۆراوی ئەو شۆراوی ئێستا نەخێر شۆراوی کۆن تر لەگەڵ مەجموعەیەک لەو خەڵکانەیە کەوا کوردپەژوار بوون خەڵکێکی دڵسۆز بوون کۆنتاکمان هەبوو کە داخل بووین هاتینە سەر جادەکە ئەلێەوە تقریبا سعات 4 بوو شتێکی 4 بوو یانی بەتەواوەتی کاتژمێرەکە نازانم بەڵام لەو کاتەیە بوو مەجموعەیەکی برادەر لەگەڵ کۆمەڵی خەڵکی کام خەڵکی دڵسۆزی گەڕەکان کە کاک ئاسۆ بەر لەوەی دەست بە ڕاپەڕین بکرێت ئایا گڕوتینی خەڵکەکە بۆ پێشوازی لە ڕاپەڕین چۆن بوو لەگەڵەوەی کە ترسێکی زۆر هەیە کە ڕەنگە لە ناو بچن شکست بهێنن بەڵام ئەو گڕوتینەی جەماوەری خەڵک لەکوێوە هاتبوو گڕێتینی خەڵکی زۆر بە جۆش و خەرۆشەوە زۆر بە هیمەتەوە هاتە ناو ڕاپەڕینەوە لەبەرەوەی ڕاپەڕین کارەساتێکی گەورە بوو هەموو منداڵەکانیان گیرا بوو هەموو کەسوکاری گیرا بوو بە حەماسێکی زۆر بەهێزەوە
ینی بیر ئەوەی ناکردەوە کە ینی ئازارەکەیان پاڵ نەربوو ئەوەی بەشداری بکەن بەڵێ بیری ئەوەی ناکردەوە کە خۆی چی بەسەر دێت بیری ئەوە کردەوە کە سبێنەکە بەس ڕزگاری بێت لەم ڕژێمە دیکتاتۆرە لەم حکوومەتە لەبەرەوەی شارەکانی کە ڕزگار بوو هیوادار بووکەوە ئەم شاری کەرکووکش ڕزگار بێت ینی بیری ئەوەی ناکردەوە کە هاتن ناو شاری کەرکووک لە بڵندگوەکانی مزگەوتەکان کە ئەڵڵاهو ئەکبەر بیسترا دەنگی ئەڵڵاهو ئەکبەر بیسترا ئەو خەڵکە هەمووی بەعام ڕژایە سەرجادا بە ژن و پیا و ئەختیار و منداڵ و گەنج و لاو هەرچەندەوە کاتە گەنجەکان زۆر کەم بوون لەبەرەوەی وەکو باسم کرد ڕۆژبلێجێکی گەورە بوو بەڵام هەمووی هاتە ساحل مەیدانەوە هەمووی دەرچوو دەرگاکانان ئاڵاوە بوو بۆ پێشمەرگە هەمووی دەرچوو ترکە هات ناوشارەوە لەگەڵ ئێمەیە هاوکار بوون هەمویان بەدفەنگەوە ئافرەت هاتە ناوشارەوە بەدفەنگەوە لەگەڵمان نابوون ئەوە نەبوو جیاوازی بوو چەندەها ئافرەت بەچەکەوە هاتە مەیدانەوە جیاوازی لەو ڕۆژە و لەو کات و ساتەیە جیاوازی بینی ئافرەت و پیاو نەبوو بە حەقیقەت یان هەتاکو ئەوەی کەسە بە ڕژێمش بوو ئەوەی کەسە بە ڕژێمش بوو من خۆم کۆمەڵی خەڵکە ناسم سەر بە ڕژێم بوو لەگەڵمان نابوو لە داخی ئەو وەزعەیە لە کارەساتێکی گەورە بوو ئێمە باسی ئەوروپایە بکەین کە باسی کەین ئەتر کۆنتاکمان هەبوو لەگەڵانە لەگەڵ مەجموعە برادەرێک ئارپیسێکی پێ بوو لەگەڵ ئارپیچەکەیە کە تەقانی ئێمە هەجوممان کرد کە هەجوممان کرد تەمەشامان کرد کە ئەوروپایە کەسی تیان نەبوو یعنی بێ مقاومە ئەوروپایە گیرا کە گرتمان چەکێکی دۆشکەیەکی چوارلولەی لەسەر بوو دۆشکەیەکی دوولولەی لەسەر بوو هاوانێکی لەسەر بوو لەگەڵ زدجەوێکی 57 مەدفعی زدجە مقاومەت طایرات ئەوەی لەسەر بوو کە ئێمە چوینە سەرەوە کەسمان نەبینی ئێتر تقریبا نیو ساعاتێ سێ چارە جێدەیە بووین ینی خۆم شخصی خۆم چونکە خەڵکی ئەو منتقەیەم زانیم ئەمانە ڕایان کردووە بۆ ناو شۆراو چەمەکەی شۆراو کە دینارێت ڕووناک بووەوە ئەتر تارمایەکم بینی زانیم ئەمانە ئەو چەکدارانن ئەو عسکرانن کەەوە خۆیان شاردوێتەوە خۆیان حەشارداوە لەوێ کە هاتنە بانگیانمان کرد هاتنە دەرەوە تەمەشام کرد 17 کەس بوون 12یان چەکدار بوون بە چەکی مزەڵی چەکانیان تەقەی پێ نەکرابوو 12 چەکی دەوێ 12 چەکمان بەدەست کەوت دامانە ئەو خەڵکانەی واتی بێچەک بوون ئەتر هەنێ هەواڵمان هەبوو دەیانوت ڕەمی کەندەموت ئەبەد شتیوان نییە ئێمە ئەتر برادەرێک دەوتی کاکە تۆ دوو برات گیراوە وتم شتیوان نییە ئێمە دیڵ ڕەوی ناکەین خەڵکێکی بێتاوانن ئەبەد ئەلەوەتر هەندێکی خەڵکی جنوب بوو هەندێکی خەڵکی بەغا بوو ڕەوانەمان کرد دوو کەسی تیا بوو منیانە ناسی وتم وتی ئێمە خەڵکی منتقین و کاگاسۆ تو ناسی وتم باشە بەسەر چاوم وتم ئێوە لەسەر چی وتی ئێمە من لەسەر ئەم 57 هیچی گەژی وتی من لەسەر دۆشکەم وتم زۆر چاکە ئێمە بە حقیقەت لەبەرەوەی پێشمەکە بووین مدەڕەب نەبووین لە چەکانی کە نامان نەزانی لە 57مان نازانی لە دۆشکەی ڕوباعیمان نازانی من خۆم نامەزانی بەکاری بێنم یعنی ئەو فرسەتێکی چاک بوو کە ئەو دوو هەواڵە کورد دەچون و خەڵکیی باش دەچون وتم باشە مادەم وای ئەوانم ئزندا بەس ئەو دوانم ئزن نەدا تر کۆپتەر سوڕایە و هات سوڕایەوە زدجەوەکە دووسێ گولە تۆپێدی گولی هاوەنی تێگرت ئەتر کۆپتەرەکە ڕۆی زانی پێکرێت ڕۆی لەوە بەدوا هینەکە نەگیرا بوو ئەگا و خەڵکی شارەزا بێت سێتەنچەکەی لای عەرەفە نەگیرا بوو سێتەنچی ئاوێ بوو کاتی خۆیان لەگەڵ سەیتەرەکەی کەرکووکش هێشتا نەگیرا بوو سەیتەرەکەی کەرکووک با بڵین سەر پردەیکەی ئێستەی شۆراوە کات ئەلێ بوون کاتی خۆیان ئەویش هەر نەگیرا بوو تر ئەوان کە زانیان ئەو ڕبایە گیراوە بەدەست دراوە دەستیان کردە تەقا بە هاوەن لە ئێمەیاندا کە ئەتر کۆمەڵێ بلا هەڤەڵمان لەگەڵ بوو شتەکەیان نازانی هەندێکیان چۆڵیان کرد ڕایان کرد بە حەقەت ئێمە ماینەوە ئێمە کۆمەڵی پێشمەرگەی قاوەمان لەوێ ماینەوە ئێمە ئەوانشمان هاوێنێکمان لە بەردەم بوو ئەوانماندایە بەر هاون و بەر دۆشکە ئەوە بوو ئەوان کپ کران ئەتر نەمان سقوتیان کرد سەیتەرەکەی با بڵێن کەرکووک کە داخلە بیت ئەوان سقوت کران لە سێ تەنچەکە بیکەیسێکی لێ بوو تەقیان لێمانە کرد لە لای سێ تەنچەکە هەواڵێکش یەکسەر وتی کاکە بۆی لەسەر تۆپەکە بوو وتی کاکە هینێکە
ئەوش کبووکە وڵات تۆ پێشی تێگرت ئەوشانی کب کرد ینی ئەوەشیانی کب کرد تر ئێمە ماینەوە جوولە نەما بەس کۆپتەر هات استطلاع کرد تایارەکانی ئەمریکاش ینی هێشتا تەواتی ڕۆژ ڕووناک بوو بەڵام دەوری سەعات بابزان 7:30 بوو تایارەکانی ئەمریکاش بەسەریانە بوو تەقایان ناکرد بە هیچ شێوەیەک بەڵام کۆپتەرش استطلاع کرد استطلاعی کرد تقریبا بۆ 8:30 بۆ 9 نەگەیشتنەوە تقریبا 8:30 بوو شتێوا بوو مجموعەیەکی کۆپتەر لەگەڵ دەبابە زانیم ئەمانە دەنجیان هات دەنجێکی زۆر ئەهات لە فەیلقەوە ئەتر یەک دوو برادرم بەجێ ژوتم کاکە من ئەچم هیچ نەبێت کۆمەڵی پێشمەرگەی دیکە دێنم بۆ حمایی ئەم شوێنە بکەن لەبەرەوە ئەم منتقەیەکی استراتیجیە کۆمەڵێکی چاکی لەسەرم یعنی ئەگە بێن ئێمە ئەو شوێنەمان بگدایەتەوەتی ئەو کاتە نامانێشت ڕەحیماوە دەبابەی ڕەحیماوە داخلی دەبابەی ڕژەیەم داخلی ڕەحیماوە بێت بە حەقەت وەڵام من دابەزیمە خوارەوە وەستا سابیر لای مەعمەل غازەکە بوو کە پێشمەرگەیەکی دێدینە وەستا سابیر وتم گەیشتم پێی وتم کاکە ئەو کۆمەڵی پێشمەرگەی قارەمانم لێوێ داناوە بەڵام کۆمەڵی پێشمەرگەی کێم ئەوێت پێویستە کەوا ئەلێوێ جێگیر من بۆی هێز داخلی ئەو شوێنە نەبێت وتی باشە ئێستا من ئەچم بۆ لای منەظەمەکە هێشتا نەگیرا بوو ئەچم بۆ لای منەظەمەکە لێوێ کۆمەڵی پێشمەرگەی قارەمان بۆ نێرن باش وەڵام لەو قسانە بوو من گەڕامەوە دەبابەکان هاتنە ڕاستمان ترکە هاتن من نەمتوانی بە هیچ شێوەیەک بگەڕێمەوە ئەو شوێنە ئەو پێشمەکانش ڕایان کرد بە پەلاپەل چەند پێشمەرگەیەکی دێبوو بەڵام چەند هاوڵاتێکی دێبوو ئەلێوێ شەهید بوون نەمزاندی چەند هاوڵاتێ بوو و نەشیان زاندی ئەوانە چیان کە ئێمە هاتینەوە هاتین وازمان لەو نقطەیە ئەوە دەتر حکوومەتی عێراقی چواردەوری حەولیەی کەرکووک لە سەرچناوی با بڵێن سەرچنادی ئێستا هەمووی کردە دەبابە چواردەوڵمانی کردە دەبابە باشە بەڵێ کاک ئاسۆ من کاتی پرۆگرامەکەم بەرەو کۆتایی ئەڕوات تەنها ئەمەی وەڵامێکی گرنگ لە تۆ وەرگویرم وەکو بەشداربووەکی ڕاپەڕین وەکو پێشمەرگەیەکی دێرین ئایا دروشمی ڕاپەڕینەکە ڕەتکردنەوەی دەسەڵات بوو یا خودویستی ئازادی بوو گەر زۆر بە کورتی وەڵامم دەیتەوە مەمنونتر هەردووچی بوو یەکەم بستی ئازادی بوو لەبەرەوەی کەرکووک بێبەش بوو لە هەموو ئازادیەک نەک کەرکووک هەموو کوردستان بێبەش بوو لە هەموو ئازادیەک دوم شتش دەسەڵات بە ئاگر و ئاسن وەڵامی ئەو خەڵکەیەدایەوە ئەوە نەبوو بڵێ ئەم دەسەڵاتە دیموکراتی بێت نەخێر ئەم دەسەڵاتە دیکتاتۆر بوو خەڵکەکە زۆر لێ بێزار بوو بە هەموو شێوەیەک ینی من خۆم لە هەشتاکانە لە ساڵی هەشتاکانە تەنزیمی بووم خەڵکیمان هەبوو ئیگرت ونیە کرد ئیگرت بەعیدامی کرد ئیگرت هەر لەسەرەوەی کە کورد بوو کە ناسنامەکەی کورد بوو بدڵنێەوە کاگاسۆ حرمەت و پێزانینی زۆرمان هەیە بۆ هەوڵ و ماندووبوون و کۆششانی ئێوە کە ئێمە ئەمڕۆ بەرهەمەکەی خۆین زۆر سپاس دەکەم من سپاسان دەکەم خۆشحاڵ بووم زیاتر ئێمە زیاتر دووبارە جەژنی سەری ساڵی کوردیت پیرۆز جەژنی تۆش پیرۆز بێت زۆر سپاس جەژنی کۆمەڵانی کەرکووک پیرۆز بێت خەڵکی کەرکووک بە عام پیرۆزبایی ڕاپەڕین لە هەموو کەرکووچەکان دەکەم بە حەقیقەت ئەمە مادووبوونێکی بێوچان بوو کە کرا سپاسان دەکەم سپاس بۆ تۆش زۆر سپاس کاگاسۆگیان حرمەت و حرمەت لێگیرا بوون هەموو کەسانی کە لە ڕاپەڕیندا لە ویستی ئازادیدا بەشداری بوون سپاس کە تا ئێستا بینەرمان بوون ئێمە تەواوی بڕگە بابەتەکانی پرۆگرامی بەیانی باشمان پێشکەشکردن جەژنی نەورۆز و سەری ساڵی کوردیشتان پیرۆز ئاگاتان لەوە بێت ئەم یادە باوەکو کورد بکەینەوە سپاس بە هاوکارانم لە پشتی کۆنتڕۆڵ من بەخواتانە سپێرم کاتێکی